بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لە دەستپێکی هەفتەیەکی نوێداتینەوە خزمەتان لەگەڵ هاوکارم شوان محەممەد کە بەنامی ئەمڕۆژتان پێشکەش دەکەین کە لە کۆمەڵێک بابەت و زانیاری نوێ پێگاتون کە پێوەستن بە ڕۆژەوە هیوادەخوازین کە سەرجەم بابەتەکانی ڕۆمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ئاسوودە و کامەران بن ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار لە خزمەتان نابین بە هاوکاری هاوکارانمان لە کۆنتترۆلەوە هەوڵ دەین کۆمەڵێک بگە و بابەتی جیاوازی ڕۆژ لە پەیامی ڕۆژەوە بۆی عزیز بگوازینەوە مێ دەکەین بابەتەکانی ڕۆژمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت یەکێکیش لەو بابەتانەی کەوا زۆر گرنگە بە تایبەت بۆ کۆمەلگای کوردەواری وەروەها مسلمانانی عزیز ڕوبەڕوو بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان دەچین بڕیاری داخستنی مزگەوتەکان وەروەها بریاری کەرەنتینەکردن و دوورخستنەوەی مسلمانان و نوێژخێنان لە مزگەوت ئەمە بابەتێکی گرنگە قسە و باس لەو بارەیەوە دەکەین هۆکارەکانی چین بەڕاستی ئەمە سوود بە کۆی گشتی دەگەێنێ یا ئەخود بە پێچوانەوە بەراورد بە شوێنە گشتیەکان کە کراونەتەوە بۆچی دەبێ مزگەوتەکان دابخرێن. بەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە داهاتووی ئەو خوێندکارانە دەکەین کە زانکۆ پەیمانگەکان تەواو دەکەن ناوەندێکی ڕاپرسی ناوەندی نوێبیر هەستاوە بە ڕاپرسێک لە نێوان 3019 خوێندکار لە زانکۆکانی سەلاحەدین و سلێمانی و ڕاپەڕین و کۆی و چەندین زانکۆی دیکە لە هەرێمی کوردستاندا کە لەو ڕاپرسێدا باز لەو دەکرێت کە زۆرێک لە خوێندکارەکان کە ڕێژەی لە سەدا هەفتای زیاتر باز لەو دەکەن کە ئەگەر خوێندن تەواوکەن لە زانکۆکاندا ڕوو لە دەروی وڵات دەکەن بە هۆکاری جیاجیا هەرێک و بە هۆکارێکی بۆ هۆکاری خوێندێکی بە هۆکاری بارودۆخی هەرێمی کوردستان کە زۆری هەیە خوێندکارانە باز لە بارودۆخی هەرێمی کوردستان دەکەن زانین داهاتووی خوێندکاران لە هەرێمی کوردستاندا چی دەبێت لەگەڵەوەی کە دامەزراندن نییە لەگەڵەوەی کە زۆرێک کۆس بۆ گەنجان دێتە پێشەوە بەڵام بە شێوازێکی گشتی خوێندکاران و قوتابیان لە زانکۆ و پەیمانگەکاندا چۆن باز لە بارودۆخی ژیانی هەرێمی کوردستان دەکەن ئایا پاسایی دیکەیان هەیە کە دایانەوێت هەرێمی کوردستان جێبهێڵن لەگەڵیشیدا کۆمەڵێک دیتی و زانیاری دیکەمان بۆ ئامادەکردوون لە دەستپێکیش دەچینە لای بڕگی کەشوهەوا زانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین لە سەرجەم شار و شارشەکانی هەرێمی کوردستاندا پێکەوە بینەری دێن. هاوڵاتیان باز لە نادادی حکوومەت هەرێمی کوردستان دەکەن لەوەی کە ئامادەیە مزگەوتەکان دابخات لەگەڵەوەی کە بە پاسایی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە پاسایەوەی کە ڕێنمایەکان جێبەجێ بکرێت لە لایەکی دیکەشەوە زۆرێک لە بۆنە و ئاهەنگەکان و ئاهەنگەکانی نەورۆز و فیستیڤاڵ و لەم دوایی کۆتاییشدا هاتنی پاپای ڤاتیکان ئەمانە هەموو جێبەجێ ناکرێت ڕێنمایەکان لەم بابەتانە جێبەجێ ناکرێت بەڵام لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و داخستنی مزگەوتەکان زۆرێک لە هاوڵاتیان ناڕازایی و ناڕازایی دەردەبرن بۆی کە بۆ دەبێت ڕێنمایەکان و جێبەجێکردنی ڕێنمایەکان بەسەر مزگەوتەکاندا جێبەجێ بکرێن. وەڵای ئێزان بەداخەوە بابەتێک کەوا لە پارساڵەوە کەوا پەتای ڤایرۆسی کۆرۆنا یاخود کۆڤید-19 و ئێستا کەش دەڵێن گۆڕاو هەیە یاخود دەبێتە کۆڤید-20 یا هەر ناوێکی تر
بۆ ڕێگریکردن لەم بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک بڕیاری نوێی دەرکردووە. ساڵی پار سەرڕایبوونی قەیرانی دارایی و وەنەدانی موچە بە فەرمانبەران و بە تایبەتکەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ کە ئەمانە زۆرترین ئەرکیان هەبوو لە کاتی کەرەنتین و بێدەوامی و وەروە پشوەکانە، بەڵام ئەوان توانیان بە قۆناغێکی زۆر باشە تێپەڕن و وەروە ڕوبەڕووی کۆڤید-19 ببنەوە. لە ئێستاشا گەرچی مەترسیەکان هەرماون و خۆپارێزی زۆر گرینگە کە ئەکێتەوە سەر خۆپارێزی شەخسی یاخود خۆپارێزی تاک، بەڵام دەبینین وەک هاوکارم باسی کرد بازاڕەکان، مۆڵەکان، سەیرانگاکان، شوێنی گەشت و گوزاریەکان و هەروەها کۆمەڵێک مەراسیمی ناوچەیی و گشتی و زانستی و غیرە زانستی و تەفریحی و لە میدیاکانە دەبینین ئامادەکاری دەکرێت بۆ هێنە هاتنی میوانی بیانی و وەروەها کۆنسرت، بەڵام لەو لاشەوە دەبینین بڕیاری داخستنی مزگەوتەکان دەدرێت بۆ قسەکردن لەسەر بابەت و هەڵوێستی مسلمانان لەسەر لە هەمبەر داخستنی مزگەوتەکان دەچمە لای زانای ئاینی و مامۆستا جەلیل محەممەد پێشنوێژ و تارخوێن لە سیروانەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاوی خوات لێبێ، دەمەوێت سەرنجی بەڕێستان وەرگرم لەسەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داخستنی مزگەوتەکان چۆن هەڵدەسەنگێنن بە تایبەتیش بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان دەڕۆین. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان، بەچاوی خۆمان دەبینین لە هەرێمی کوردستان وەکو هەموو وڵاتانی جیهان نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆتەوە. هیچ نکولیەک نییە لە ڕاستی ئەم نەخۆشینە، بەڵام ئەوەی کە ئێمە بێتاقەت ئەکات داخستنی شوێنەکان، پارێزبەندیەکە وەکو بڵێ جیاوازی تیا کراوە. پێویستە هەموو شوێنەکان بە یەک چاو سیر بکرێت، نەک تەنها شوێنێک یان چەند شوێنێک. زۆر باشە مامۆستا، پێ دوایە ئەم نادادیەی حکوومەت هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان چییە کە بۆ مزگەوتەکان زۆر بە خێرایی بڕیار دەردەکەن، زۆر بە خێرایی دەیانی ڕێنمایەکان جێبەجێ بکرێت؟ لەگەڵیشیدا ئەگەر ئامانج لەوە بێت کە لە مزگەوتەکاندا قەرباڵغی زۆر هەیە، بەڵام دەبینین لە زۆرێک لە بۆنە و ئاهەنگ و فستیڤالەکاندا زۆر لەوە زیاتر قەرباڵغی و تێکەڵاوی هەیە. بەڵێ، قەرەباڵغیەکان لە شوێنەکانی ترا بە چاوی خۆمان ئەبینین ئەو هۆکارەی کە ڕێژەی توشبوونی کۆرۆنای زیاد کرد. بەڕێی ئێمە بۆ ئەوە ئەگەڕێتەوە حکوومەتی هەرێم بانگەشەی بۆ ئاهەنگی نەورۆز کرد و هەروەها بۆ ئاهەنگ ڕێکخستن بە ناوی عەشیرەتەکان، بە ناوی کۆبوونەوەی خەڵکی لادیەکان، شارەکان، چوونە دەرەوەیەکی بێشومار. ئەمانە بوون بە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. بەڵام ئەڵێ حەقەکە لە مزگەوتەکان ئەکرێتەوە. ئەمە ئێمەی نیگەران کردووە و ئێمە وەکو مامۆستایانی ئاینی سنووری پارێزگای هەڵەبجە پێرێ کۆبوونەوەیەکی گشتیمان هەبوو وەکو مامۆستایانی ئاینی. کاتێک کە بیستمان بڕیار ئەدرێ لەسەر داخستنی مزگەوتەکان، چەند مامۆسایەکمان تەلەفۆنی بۆ ئەکرا لەو کاتا، پێیان ئەوترا مزگەوتەکە داخە، سبەینێ ینی پێنجشەمە بوو ئێمە دانیشتنەکەمان کرد، ئەیان سبەینێک کە جومعەیە با جومعە نەکرێت. ئیتر ئێمە بڕیارێکماندا وتمان ئێمە پارێزبەندی ڕائەگەیەنین. هەندێک لە مامۆستاکانمان وتیان بڕیار ئەدەین لە دەرگای مزگەوتەکانمانە چەند گەنجێکدا بنین. تەنانەت وتیشیان ئەوانەی کە لە شاری هەڵەبجەی شەهیداین جواب ئەنێرین بۆ برایانی پۆلیس مزگەوتەکەمان چەند دەرگای هەیە، ئەوەندە پۆلیس بێت بۆ بەری دەرگاکان ماسک بدرێ بە نوێشخوێنان کە دێن بۆ مزگەوت و بە نوێشخوێنان ڕائەگەیەنین لە ماڵەوە دەستنوێژ بگرن. کاتێکی هاتنە ناو مزگەوت بە پێی پارێزبەندیەکە
لە یەکتری دوور بن کە نوێژ ئەکەن. کاتێک کە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری ئەوقافا کرد، بەڕێوەبەری ئەوقاف لە هەموو شتەکانە لەگەڵ مامۆستایانی ئاینیە هاو ئاهەنگە، ئەو شتەی وەکو خۆی پێخۆش بوو، بەڵام وتی لە هەمان کاتیشا دەرچوونە لەو بڕیارەی کە لە حکوومەتەوە دەرچووە. بەس لە نوێژی بەیانی ڕۆژی جومعە دوێنێ لە نوێژی بەیانیە بووین، مامۆستایەک لە سیروان تەلەفۆنی بۆم کردوتی مامۆستا دەرگای مزگەوتەکەمان قفڵ دراوە ئەم شەو و قرتێلەی سووریش دراوە لە دەرگای مزگەوتەکەمان. ئەی مزگەوتەکەی ئێوە وایە؟ فعلا مزگەوتەکەی ئێمە قفڵی لێ نەدرابوو چونکە مزگەوتی ئێمە جومعەی تیان ناکرێت. لەبەر ئەوە ئیتر هەرچەند هەوڵماندا نەتوانرا هەمومان نوێژی جومعە ئەنجام بدەین لە مزگەوتەکانە و نەڕۆشتین بۆ لادیەکان بۆ جومعەکردن. بەڵام بەداخەوە کاتێک کە لە نوێژی نیوەڕۆ ڕۆشتینەوە بۆ ماڵ، سەیرمان کرد لە کەناڵانێکەوە ڕاستەوخۆ سەیرانگاکان پیشان ئەدرێت قەرەباڵغیەکی زۆر لە سەیرانگاکانە هەیە. ئەگەر ئەوەی کە خەڵکی بێتاقەت و ناڕەحەت کردووە ئەڵێن ئەگەر ڕاستە کۆرۆنا هەیە، مەترسی هەیە، ئەی بۆ لە شوێنێ قەرەباڵغی هەیە بەڵام لە شوێنێکی تر قەدەغەی قەرەباڵغی ئەکرێت. ئەم شەو مەیتی مناڵێکیان هێنایەوە لە هەولێرەوە بۆ سیروان، لە دوای نوێژی عەسرەوە بڕیار بۆ لە هەولێرەوە بگەڕێنەوە. تەلەفۆنمان بۆ کردن دوای عیشا، وتمان گەشتنە کوێ؟ وتیان هێشتا یەک تۆز لە هەولێر دەرچوین. هۆکارەکەی ئەوەیە هەموو خەڵکی هەولێر ئەڵێ ڕۆشتون بۆ سەیران، سەیارەیەکی بێشومار بەرەو هەولێر ئەگەڕێتەوە و ڕێگاکە زۆر ئیستیحامە. ئەوە بۆ ئەی ئەمیان بۆ ئەگەر پێویستمان بە پارێزبەندی هەیە، پێویستیمان بەوەیە لە یەکتر دوور بکەوینەوە. خەڵکی پرسیار ئەکا ئەڵێ ئەی بۆ مقڕی حیزبەکان قەرەباڵغە، دەیبا مقڕی حیزبەکانیش چۆڵ بکرێ، حرەسەکان تەنها حرەس بمێنێ، ئەو حرەسانەش لە ماڵەوە بێن حرەسیات بگرن سەری سەعات و یەکتری بەدل بکەن، دەرگای مقڕەکانیش بادا بخرێت. ئێوە لە کاتێکا بڕیار ئەدەن ئەڵێن مزگەوتەکان دائەخەین، هەر ئالەو کاتا بودجە پەسەند کراوە بە ئامادەبوونی زیاتر لە 270 ئەندام پەرلەمان لە یەک قاعە، کە زۆرێک لە مزگەوتەکان ژمارەی نوێژخوێنان تیانە ناگاتە 100 نەفەریش کە ڕێگەی جومعەکردنی تیا گیراوە. زۆر باشە مامۆستا کە با بڵێن حاڵەتەکە ڕوونە لەولاوە تەواوی شوێنە گشتیەکان کراونەتەوە و دەبینی کۆمەڵێکی زۆر لەو نمونانەی بەڕێزت وتتوە دەیان و سەدان نمونەی تری لەو شێوەش هەیە، کەواتە ئیتر مامۆستایانی ئاینی پێویستە بە یانێ چی بکەن، هەڵوێستیان چۆن بێ، یانێ پابند من بەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە نەزانستیە و نە یاساییە و نە عورفیشە، یانێ بۆ ئەبێت چی بکەن؟ مسلمانان نوێژخوێنان بچن دەرگای مزگەوتەکان بکەنەوە بۆ ڕێنمایانەی کەوا کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی بیریان لێ کردوێتەوە کەوا ماسک بەکار بهێنرێ، وەروە لە ماڵیشەوە دەست نوێژ بگرن و بە تایبەتیش ئێمە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزانە چین خەڵکانێکی زۆر ڕوو دەکەنە مزگەوتەکان و مسلمانان پێیان خۆش ئێوەران بەیانیان لە مزگەوتەکان نوێژ. بەڵێ مامۆستا فەرموون. بەڵێ ئێمە داواکاریمان ئەوەیە ئەگەر ڕاستەقینەیە ترسی نەخۆشین هەیە بۆ هەموو کەسێک بۆ هەموو شوێنێک با جیاوازی نەکرێت. نوێژخوێنانی مزگەوت بێتاقەتن ئەڵێن مامۆستا ئێمە ژمارەمان ناگاتە 30 کەس ئەگەر باتینایە بۆ نوێژی عیشا، بەڵام بەداخەوە تاتانێک لەو لای ماڵمانەوەیە هەتا بووە بە سەعات 2 شەو چەندین گەنج لەو تاتانە خەریکی گۆڵێن بوون. ئەی بۆ ڕێگە لە ئەوە ناگیرێ، بۆ ڕێگە لە مزگەوتەکە ئەگیرێت. بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان ئەچین، پێمان خۆشە دکتۆرانی مختص بە نەخۆشینەکە قسەی جدی و ڕاست و دروستمان پێ بڵێن. ئەگینا با هەموو شوێنەکان وەکو مزگەوتەکان ئەوانیش دا بخرێن. ئێستا باز لەوە ئەکرێ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەکرێ کە ژمارەی ئەندامانی پەرلەمان چەندە، حیمایەکانیان چەندن لە دەرەوە بەیەکەوە ئەوەسن. ئەی لە هەمان کاتا مزگەوتێک 20 نەفەری بۆ دێت، ئەو پەڕی 30 نەفەری بۆ دێت، ئەم نەفەرانە کە دێن بۆ مزگەوت دەستیانیان شۆردووە، دەموچاویان شۆردووە بەهۆی دەست نوێژگرتنەوە، قاچیانیان شۆردووە بە پاک و پختەیی. ئەگەر ئێمە ڕێنماییان بکەین ئامادەن
دەمامک ببەسن ئامادەن دەستکێش بکەنە دەستیشان بێن بۆ نوێژەکان ئامادەن بۆ هەموو ڕێنماییەک تەنانەت ئەگەر بێت و ڕەوشەکە بەرەو خراپبوون و ئاڵۆزبوون و نەخۆشینەکە ترسناکیەکەی زیاتر ئەبێت نوێژ خوێنانی مزگەوت لە هەموو کەسێک زیاتر پابندن بە شەرعەوە بە قانونەوە بە ڕێنمایی تەندروستیەوە ئامادەن وەکو ساڵی پار لە ماڵی شەوە دانیشن حیجم و جوڵێک نەکەن بەڵام ئەم جیاوازیە جێگای پرسیار و تێڕامانە لە لای ئەهلی مزگەوت. زۆر باشە مامۆستا دەمێ بزانم لەو کۆبوونەوەی دوێنێدا ئێستا چ بڕیارێک درراوە ئایا مامۆستایانی ئاینی دەیانەوێت لە هاتی مانگی پیرۆزی ڕەمەزان و ڕۆژانی دیکە مزگەوتەکان بکرێنەوە لەگەڵیشیدا ئەو ڕێنمایانە پێشکەش بە هاوڵاتیان دەکەن کە ڕوو دەکەن مزگەوتەکان خۆیان بپارێزن لەوەی کە بۆی هیچ پاسایەک نەدرێتە حکوومەت بۆی کە ئەو ڤایرۆسە لە مزگەوتەکانەوە بڵاو نەبێتەوە. بەڵێ ئێمە هەمیشە ڕێنماییمان بە موسڵمانان داوە مینبەرەکانی مزگەوت لە وەزارەتی تەندروستی ئەگەر دەوریان وەکو ئەوان نەبوو بێ کەمتر نەبووە خۆشیان شایەتی ئەدەن برایانی تەندروستی و ئێمە بۆ هەموو پارێزبەندیەک خۆمان ئامادەین و ئەهلی مزگەوتیش هەمویان پێیان خۆشە پارێزبەندی بکەن هەتا وەکو کەس تووشی نەخۆشینەکە نەبێ و لەو بەڵایە پارێزراو بێ ئینشاء الله تعالی. بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشیە حکوومەت بڕیاری داوە هەتا وەکو دەی نیسان بێت ئەم داخستنی مزگەوتەیش ئەگەر هات و درێژ کرایەوە ئەو کاتە قسەیەکی تر ئەبێ و ئەگەر درێژیش نەکرایەوە ئیتر ئێمەش چاوەڕوانی بڕیاری تەندروستی و ئەو جۆرە شتانە ئەەکەین بزانین ڕەوشەکە بەرەو کوێ ئەچێت. کەواتە مامۆستا من لێرەوە داوا لە بەڕێز دەکەم پەیامێک بۆ موسڵمانان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ هەموو ئەوانی کە گوێیان لە بەڕێستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارەدۆخەیە بکەن چه حکوومەت بڕیار بدا مزگەوتەکان دابخرێ و دانەخرێ دەبینین لە حاڵەتی ئاسایی بوونەوە شارڕێژەیەکی زۆر موسڵمان کە ڕوویان دەکردە مزگەوتەکان چەند باشە ئەگەر بێت و ڕێنمایەکان جێبەجێ بکەن مزگەوتەکان پێش هەموو شوێنێک داخران دوای هەموو شوێنێکیش کرانەوە میشە مسلمانان نمونەیەکی جوانی جێبەجێکردنی ڕێنمایی و بڕیارەکان بوون کە لە بەرژەوەندی گشتیا بوون بۆی ئەم نمونە جوانە بەردەوام بێ داوا لە مسلمانان دەکەی لەم بارەدۆخەیە چۆن مامەڵە بکەن. داوا لە مسلمانانی بەڕێز ئەەکەین پابند بن بە ڕێنماییەکانی ئەو دکتۆر و پزیشکە بەڕێزانە کە باوەڕیان پێیان هەیە داوا ئەەکەن چی بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشینە و داوامان هەیە هەر مسلمانێک نیشانەی نەخۆشینەکە تیایدا دەردەکەوێت بۆ ئەوەی برای تری توش نەکات نەیەت بۆ مزگەوت داوا لە باو باپیرە خۆشەویستە بە تەمەنەکان ئەەکەین بۆ ئەوەی لە نەخۆشینەکە پارێزراو بن ئەتوانن لە ماڵەوە نوێژەکانیان بکەن و هەروەها داوا لە مسلمانان ئەەکەین مناڵە بچووکەکان نەیەن بۆ مزگەوت با پارێزراو بن و پابند بن کە لە مزگەوتدا ئەو تیپەی دانراوە بۆ بوونی ئەو بینە لە نێوانی خەڵکیە پێیەوە پابند بن بەو شێوەیە با دووریمان هەبێت هەروەکو تەماشا ئەەکەین لە ساڵی پارەکەوە کەعبەی پیرۆز مزگەوتی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پارەکەوە تا ئێساکە خەڵکەکە بینیان هەیە و تەنانەت مزگەوتی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماوەی چەند مانگێک هەر داخرا پاش داخرانەکەی کە کرایەوە بەڕێو شوێنی تەندروستی کراوەتەوە شوێنی دەستنوێژگرتن و هەروەها سەرئاوەکانی داخراوە ئەمجا خەڵکی لە ماڵەوە دەستنوێژ ئەگرن بە بەرماڵی خۆیانەوە دێن بۆ مزگەوت فەرشەکانی مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵتەکێنراوە لابراوە ئەو شوێنانەی کە دیاری کراوە بۆ نوێژ خوێن پابندن و لەو شوێنەیان نوێژ ئەەکەن با ئێمەش وەکو قورئانە فەرموێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشقە بۆ ئێمەش لە مزگەوتەکانمانەوە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەین بە سەرمەشق ئەگەر هاتوو سەرئاوەکانی مزگەوتەکان داخرا ئەگەر شوێنی دەستنوێژگرتن داخرا با نوێژ خوێنان لێمان زویر نەبن بزانن ئەمە لە بەرژەوەندی ئەوانایە نەک خوا نەخواسە
دژایەتی بێت و هەروەها بۆ مانگی ڕەمەزان تەنها ئەم ئاوە بەکاربهێنرێت کە ئاوی معدەنیە و سەرگیراوە ئیتر شیرینی و هیچ خواردنێک نهێنرێ بۆ مزگەوت وەکو ساڵی پار کە ئەوە هۆکارە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشینەکە و خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. زۆر باش مامۆستا لە حاڵەتێکدا ئەگەر مزگەوتەکان داخرا کە هیوا دەخوازنی وانە بێت و لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بکرێنەوە، ئایا لە ڕووی شەر ئەوە ڕێگە پێدراوە کە دەبینین زۆرێک لە نوێژخوێنان و مسلمانان لە دەرەوەی مزگەوتەکان نوێژەکانیان ئەنجام دەدەن، ئایا لە ڕووی شەرەوە ئەمە ڕێگە پێدراوە دەکرێت کە مسلمانان بەو شێوەیە فەریزەی نوێژەکانیان جێبەجێ بکەن؟ ئەگەر نەهاتن بۆ مزگەوت هۆکارەکەی ئەوە بێت کە خەڵکی لە نەخۆشی بپارێزرێ، هاتنەکە ببێ بەمایەی توشبوون بە ئەم نەخۆشینە، بەڵێ باشتر وایە نوێژەکان لە ماڵەوە بکرێ و هیچ کێشەیەکی نییە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەلیل محەممەد لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ڕێنمایەکانت. بەڵێ ئایزان چینە لای ناوڕێک و دێنەوە لات. بەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە داهاتووی قوتابیان و خوێندکاران دەکەین لە زانکۆ و پەیمانگەکاندا. دەبینین خوێندکاران دوایەوەی کە خوێندن تەواو دەکەن ناومێدن لەوەی کە نەدامەزراندنیان هەیە نە هەلێکی کاریان هەیە، بۆیە زۆرینەیان بیر لەوە دەکەنەوە یان باز لەوە دەکەن کە هەرێمی کوردستان جێبێڵن و بچنە وڵاتێکی دیکە یانەوە تا بخوێنەوە یانەوە تا لەوێ هەلێکی کاریا خوژیانێکی شایستەتریان بۆ بەدەست بێت. پێشەوەی بچین لای تەوەری دوی بەرنامەکەمان دەچینە لای بڕگەی پەیامنێران کە بزانی زانیاریەکانی شار و شارشەکانی هەرێمی کوردستان چین سەرەتا دەچمە لای چیانووری چیا سڵای خوا لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای کەرکووک چین. بڵێ دیارە هاوکاران ماماژەوە دەکەن. سەرەتا دەچینە لای هاوکارمان ئەردەڵان محەممەد لە سلێمانیەوە. ئەردەڵان سڵاوت لێبێ و پێم وابێت لە چالاکیەکیت ئەگەر بۆمان باسکەی لەوێ چی دەگوزارێ؟ بەڵێ مامۆستا بەیانیتان باش. ئێمە لە زانکۆی سلێمانین لە هۆڵی کۆبوونەوەکان. ئەوەی بینین لە پشتمەوە ئامادەکاریە لە درێژەی ئەو خولە وەرکشۆپی نێودەوڵەتیە کە لەسەر ئاستی لە زانکۆی سلێمانی ئەنجامی دیاو لەسەر ئاستی نێودەوڵەتی کە چەندین وانە بێژی نێودەوڵەتی لە وڵاتانی دانیمارک، لە وڵاتانی میسر، لە کەنەدا، لە عێراق چەندین ئوستازی گەورە بەشداریان کردووە. ئامانجاکردنەوەی خولە بۆ زیاتر بە زانستیکردنی داوەزاندنی کێش و جۆرێتی ئەو جۆری خواردنانەیە کە چۆن وەرزشەوان و پاڵەوانەکانی جیهان لە پارێزگاکانی عێراقا بەکاری هێنن. من دەمێت بۆ زیاتر زانیاری وەرکردن لەسەر گرنگی خولەکە و زانیاریەکان و هەروەها ئەو بەشداربوانەی ئەوانە بێژانەی کە وانەکان نەڵێنەوە میوانداری بەڕێز دکتۆر هاوکار سالارم کردووە مامۆستای زانکۆی سلێمانی. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون. ئەگەر زانیاری تاوامان بیتێ ئامانجەکردنەوەی خولەکە چیەوە ئەو وانانەی کە وترێتەوە چۆنە و لەسەر چییە؟ سەرەتا بەخێتدانەکەم سەربارەت بەم دوو وەرکشۆپی نێودەوڵەتیە کە لە یەکی مانگەوە تا چواری مانگە خیانێ لەسەر دوو وەرکشۆپ یەکەم لەسەر خۆراک بوو، هەروەها مکملاتی غیزایی تاوەکەری خۆراکی بۆ کەسانی وەرزشکار و ئەو جۆرە خۆراکانە چین، ئەو تاوەکەرانە چین، تاوەکەری خۆراکانە چین کە وەرزشکار پێویستی پێێتی لە جیمەکان یان لە کەسانی وەرزشکار کە خودی خۆی بێ بەکاری بێنێ. لە وەرکشۆپی دوم کە ئەمڕۆیە لە شێوازی لیاقە و تەئیلی ئیسابە چۆنێتی ئیسابەی یاریزانان پێکان یاریزانان چاکردنەوە یاریزانان بۆ استیفایان هەمان کاتە دابەزینی کێش بە شێوەیەکی زانستی. ئەم ڕۆکشۆپە لەلایەن کۆلێجی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشیەکان زانکۆی سلێمانی چەندەها محاضری نێودەوڵەتیمان بۆ هاتووە لە دەروی وڵات و هەروە لەناو عێراقا. زیاتر محاضرەکان لە جنوب و وەسەتی عێراقەوە. دکتۆر ئەمێ بپرسم تەنها ئەو کەسە و پاڵەوانان یاریزانانە بەشدارن کە لە یاری لە جوانی و لە ژڕێکیا بەشداریە خود بۆ هەموو یاریەکانی تر یاریزان و پاڵەوانەکانی تر دەتوانن بەشدار؟ بەڵێ ئەم وەرکشۆپە کراوەیە
تایەتی یاریکەرە تایەتی مەسئولی قاعەیە تایەتی کەسی ئەکادمی لە زانکۆکانی کووت و کوفا و زانکۆی بەغا و زانکۆکانی وەسەد جنوبی بەغا بەڵام زۆری بەشداری بوونەکان لە ئەهلی با بڵێن ناوڕاست و جنوبی عێراقا بەڵام لە کوردستان مەجموعی خۆبەخشانە ینی بەشداریان کردووە و هیوادارین ئەم ورکشۆپانە بەردەوامی بووی ئەو زانیاریان بکاتە دەست کەسانی شارەزا بۆ ئەوی بتوانن زیاتریان پسپۆری زیاتر پەرە ببەن بە لێهاتی خۆیان وەک ئاماژەی پێیت لە ڕێژەی بەشدار بۆکانە ڕێژێکی کەم یاریزان یاخود ڕاهێنەر یاخود کەسی کورد دەبینین کە خولەکەش لە شاری سلێمانی کراوەتە ئەمە بۆچی زمان هۆکارێ بوو نییە کە تۆزێک خەڵکی ئێمە لە زمانەکانی ترا زۆر باشن وڵی و خاڵێکی گرنگە دەستە خۆش بێ و خاڵە چونکە ئێمە کێشەمان نەم خولانێکێکینەوە زیاتر ئەوانی کایەن وانە بێژەکان لە دەرەوەی کوردستانین دێگە چۆن دیاتر لە ناوڕاستی عێراق و جنوبی عێراقا بەڵام بەداخەوە ئەوانی خۆمان بە تایبەتی بەرزشکارەکان بە شێوێکی گشتی کێشیان هەیە لە زمانی عەرەبی پێویستیان بە کەسی وەرگێڕ هەیە بەڕاستی ئەو وەرگێڕش جاروایە داماننا لە دوو ورکشۆپێ بەڕاستی بەڵام ئامانجی خۆی نەپێکا بۆیە پێویستە خەڵکی ئێمە لە وەرزشکاران چێوانی لە خەها ئیشەکەن لە زمانی عەرەبی و ئینگلیزی بێبەش نەبن خۆیان پەرە پێبن چونکە ئەم خولانە کاکرێتەوە بەڕاستی بۆ پشت ڕاستکردنەوەی زانیارەکانەوە و بتوان لە داهاتوە ئیشی سەرکەم بەداخەوە پێویست ئەکا من ئەڵێم پێویستە کە هەموو بە زمانی عەرەبی کە ئێمە خۆمان لە عێراق ژین بزانن و ئەو کەسانی کە لە جیمەکان دادێن حەق زمانی عەرەبی بزانن چونکە ئەو برایانەمان کە لە جیمەکان ئیشەکان حەقە زمان عەرەبی بزانن چونکە خەڵکەکە هێتە جیم لەوە چێ خەڵکیی باشووری ناوڕاستی عێراق بوون بەڵێ بپرسم کۆتا پرسیارمەوەی ئەو زانیاریانەی کە لەم ورکشۆپەیە بە بەشداربووان دەدرێت هەموو زانیاریەکانی ڕابردووە یاخۆ ئەپدێتی زانیارەکان کراوەوە لەسەر ئاستی جیهانیش ئێستا کاری پێکرد بەدڵنیایەوە هەموو کۆ ورکشۆپێکاکرێ هەنێ زانیاری کۆنیتیایە لەبەر ئەوەی ئەوێ وەکو پێناسی بابەتەکە ئەوە هەروە زانیاری تازەی تایە بە تایبەتی لە ورکشۆپانی وەکو ئێرە داچۆنەتی دابەزێنی کێش و کێشی یاریزان و لیاقە و تەهیلی ئیساباتەوەی گرنگە بەڕاستی هەردوو بابەتەی تایە بەڵام زیاتر شتە زانستیانە و شتە تازەکانی تایە ئەوانی کە بە شێوەیەکی تازە توێژینەوەکان ئیسباتیان کردووە دەستخۆش بۆ میوانەکەم بڵێ ئەوەی گوێبیستی بوون و زانیارەکان بوو لەسەرم خولە ئاماژە بە شتێک بم پێشتر چەندەها خولی تری لەم جۆرە کراوەتەوە بەڵام ئەوەی لەم خولەتە کە تێبینی کراوە خولەکە و وەرکشۆپەکە لەسەر ئاسێکی نێودەوڵەتی و سەرجەمە و زانیاریانەی کە کراوەتەوە لێرە هەم بە عەمەلی و هەم لە ڕێی ڤیدۆوە بە بەشداربووان دەوترێتەوە کە وەک خۆشیان ئاماژەی پێکەن بەشداربووان سوودێکی زۆریان لەم خولە بینیوە ئەم وەرکشۆپە بینیوە کە چەندین وانە بێژە سەر ئاسی نێودەوڵەتی تێیدا بەشدار بوون بەڵەوە گرنگترین و زانیارە بوو لەسەر کردنەوەی ئەم وەرکشۆپە نێودەوڵەتیە لە شاری سلێمانی زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەردەڵا محەممەد لە سلێمانیە و لەگەڵمانەوەی بەڵێزیان دەچینە پارێزگای کەرکووک زانی دوایین زانیاری و چالاکیەکان چین پەیامنێرمان چیا وەردەگرین چی ئاسڵایی خوا لەبێ دوایین زانیاریەکان چین لە شاری کەرکووک سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام دیارە قەدەغەی هاتوچۆ ئەم ڕۆژ بەردەوامە لەبەرەوەی ڕۆژی هەینی و شەمە لە هەفتەیەکدا قەدەغەی هاتوچۆی گشتی هەرچەندە هاوڵاتیان تاکو ئێستا بە جددی پابەندی قەدەغەی هاتوچۆ نەبوونە لەبەرەوەی پێیان وایە کە ئەوان ئەو ڕۆژی هەینی و شەمە لە کار و کاسبی دەکرێن و پابەندی ڕێنمایە تەندروستەکانیش نابن ئەمە شوای کردووە کە دوێنێکە کاتژمێر شەو دەی شەو لیژنەی باڵای قەیرانەکانی کەرکووک و ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووک بڕیاری توندکردنی ڕۆژشۆنەکانی قەدەغەی هاتوچۆی دەرکردووە و ئەمڕۆ لە ناو شاری کەرکووک هەندێک بازگەی زیاتر دانراون و زیاتر لێپرسینەوە لەو کەسانە دەکرێت کە قەدەغەی هاتوچۆ دەشکێنن بەهۆی بەرزبوونەوەی ئامارەکان لە پارێزگاکانی خواروو ناوەڕاستی عێراق کە ڕۆژانە دەگاتە زیاتر لە 6,000 توش بوو لە عێراق و بە کەرکووکیشەوە لە دوێنێەوە تاکو ئێستا تەندروستی کەرکووک و لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق دوو بەیاننامەی جیاوازیان دەرکردووە لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق لە بەیاننامەکەیاندا مەترسی خۆیان دەربڕیوە سەبارەت بە بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا و داوایان لە هاوڵاتیان کردووە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و پابەندی قەدەغەی هاتوچۆ بن ئەو دوو ڕۆژێکە دیاری کراوە لە هەفتەیەکدا ڕۆژی
هەینی و شەمە قەدەغەی هاتوچۆی گشتیە. تەندروستی کەرکووک ئێستا بەیاننامەیەکی دەرکردووە کە ڕایگەیاندووە لە دوێنێەوە ژمارەیەک توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا داخلی نەخۆشخانەکان کراون کە ژمارەکان ئاماژەن بە زیادبوونی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنەوە حاڵەتیشیان ناجێگیرە کە داخلی نەخۆشخانەکان کراون. ئەمە شوای کردووە کە لە دوێنەوە ڕێشوێنەکان هەوڵ دەدرێت تونتر بکرێتەوە لە ناو شاری کەرکووک لە دەرەوەی شاری کەرکووک دوێنێکە ئێوارە ڕێوشوێنەکان تونتر کران لە بازگەکان ڕێکە نەدرا ماوەیەکی زۆر هاوڵاتیان داخلی کەرکووک بن و بچنە دەرەوەی کەرکووک دواتر ئەو کەسانێک کە گەشتیار بوون و چوبوون بۆ سەفرە بۆ تەرەوەی کەرکووک بە هەوڵی ژمارێک لە بەرپرسانی کەرکووک داخلی کەرکووک کرانەوە بەڵام ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووک ئاماژەی بەوە کردووە کە ڕێوشێن تون بەرامبەر بۆ کەسانە دەکرێنە بەر کە قەدەغەی هاتوچۆ تشکێنن. ئەمە لەلایەک لەلایەکی دیکە نرخی بەرزبوونەوەی نرخی ئەمپێری مۆلیدەی ماڵان هاوڵاتیانی نیگەران کردووە پیان وایە لە ئێستادا کە هاوڵاتیان زۆر پێویستیان بە کارەبا نییە بەرزبوونەوەی نرخی ئەمپێری کارەبا ئەمپێری مۆلیدەی ماڵان زیادەوە بۆ هەر ئەمپێرێک 10,000 دینار لە پارێزگای کەرکووک ئەمە زۆرە لە کاتێکدا کە کەرکووک خۆی خاوەنی سێ وێستگەی گەورەی کارەبایە بۆیە هاوڵاتیان داوا لە قایمقامەتی قەزای مەرکەزی کەرکووک داوا لە ئیدارەی کەرکووک دەکەن کە بە بڕیارەکەیان دابچنەوە گازی زیاتر بۆ خاوەن مۆلیدەکان دابین بکەن بۆ ئەوەی ئەو نرخەی کە دیاری کراوە بۆ ئەمپێری کارەبا کەمتر بکرێتەوە هیچ نەبێ وەکو مانگەکانی ڕابردوو بەلای کەمەوە 7,000-8,000 بێ ئەمە باشترە. لەگەڵ ئەوەشدا پێدانی کارەبای مۆلیدەی ماڵان کەم کراوەتەوە لە کاتژمێر 3 عەسر دەست پێ دەکات تاکو 12 شەو ئەمە لە ڕەمەزان دەچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئێستا هاوڵاتیان داوا دەکەن بۆ ئەوەی زیاتر هاوکاری هاوڵاتیان بکرێ ئیدارەی کەرکووک هاوکاری خاوەن مۆلیدەکان بکات تاکو زیاتر کارەبا بدرێ بە هاوڵاتیان لەبەرەوەی چەند ڕۆژێکی تر لە کەرکووک دەچینە وەرزێکی گەرماوە پێویستە هاوڵاتیان بە تایبەتی لە مانکی ڕەمەزان پێویستیان بە کارەبایە بۆ ئەوەی ئیدارەی کەرکووک چاو بە بڕیارەکەیان بخشێنێتەوە هەم کاتەکان زیاد بکە بە پێدانی کارەبا هەم نرخەکان کەم بکاتەوە لەسەر هاوڵاتیان. ورشوان زۆر باشە چییە دوایین زانیاریەکان چین لەوەی کە ئایا قەدەغەی هاتوچۆ درێژ دەکرێتەوە پرسیارێکی دیکەشم دانیشتوانی شاری کەرکووک هاوڵاتیانی ئەوێت چۆن دەڕوانە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر بودجە و ئەو بابەتانی کە ئێستا باز دەکرێت لە عێراقدا. تاکو ئێستا بڕیار نەدراوە لەوەیە لە ناو ئەم هەفتەیە بڕیار بدرێ ئایا قەدەغەی هاتوچۆ درێژ دەکرێتەوە لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق قەدەغەی هاتوچۆ درێژ دەکاتەوە یاخود نا قوتابخانەکان دەکرێنەوە خوێندن بەردەوام دەبێ یاخود نا وەزارەتی پەروەردەی عێراق و وەزارەتی تەندروستی چۆن ڕێک دەکەون لەسەر ئەوەی دەرگای قوتابخانەکان بکەنەوە ئایا وەزارەتی پەروەردە بە تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم کۆتایی بە خوێندن دێنە لە عێراق یاخودنا ئەمە لە کۆبوونەوەی لیژنەی باڵای تەندروستی سەلامەتی عێراق یەکلایی دەکرێتەوە پێدەچێت لە ناو ئەم هەفتەیە لە کۆتایی هەفتە یا ڕۆژی پێنجشەمە چوارشەمە ئەمە یەکلایی بکرێتەوە. سەبارەت بە بودجە لە ماوەی ڕابردوودا پەرلەمانتارانی کەرکووک داوایان لە پەرلەمانی عێراق کرد کە لە بابەتی بودجە و پەرەپێدانی هەرێمەکان لە پشتی کەرکووک بێبەش بکرێت لە بودجە و لە پەرەپێدانی هەرێمەکان لەبەرەوەی پیان وا بووە کە لە ساڵی ڕابردوو گەندەڵێکی زۆر کراوە لە بەهەدەردانی بودجەی کەرکووک بۆیە ئێستا هەم هاوڵاتیانی کورد بە تایبەتی ئەوانەی کە لە گەڕەکە کوردیەکانن تاکوی ئێستا وەکو ئەوان دەڵێن سوودمەند نەبوونە لەو بودجەی کە لە بەردەستی ئیدارەی کەرکووک لەبەرەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان کەمتر لە گەڕەکە کوردیەکان ئەنجام دەدرێت ئەو گەڕەکانەی کە لە دوای ساڵی 2003 دروست کراون لە سەردەمی دەسەڵاتی کوردیش کەمتر پرۆژە خزمەتگوزاریان بۆ چووە لە دوای 16 ئۆکتۆبەری شەوەیسا چەند پرۆژەیەک نەبێ بۆ هاوڵاتیانی گەڕەکە کوردیەکان بە تایبەتی ئەو وەکو باسم کرد ئەو گەڕەکانەی کە تازە دروست کراون پرۆژەی کەمتر بۆ دەچێت بۆیە پەرلەمانتارانی کەرکووک لە هەوڵدا بوون کە بودجە بۆ کەرکووک دابی نەکرێت بۆ ئەوەی ئیدارەی کەرکووکی ئێستا پارێزگای بە وەکالەتی کەرکووک دەستکراوە نەبێ لە بەهەدەردانی ئەو بودجە و پارەی کە لە بەردەستایەتی وەکو ئەوان ئاماژەی بۆ دەکەن کە گەندەڵێکی زۆر و بەهەدەردانێکی زۆر لە بودجەی کەرکووکدا دەکرێت. زۆر سپاس بۆ پیانێرمان چیانووری لە پارێزگای کەرکووک و لەگەڵمانە سپاس بۆ زانیاریەکان.
وڵای ئێزان هاوکارمان و شار ڤیتێکی بۆ ئامادە کردوین کەواتوو بۆ مەجلیسێک لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان مەجلیسێکی ئیمانی و عیرفانی سازکراوە لەوێ کۆمەڵێک دیمەنی بۆ ئێمە تۆمار کردووە بینەری ئەو مەجلیسە دەبی. خی گەورە ئەفەرمێ یا ئەیها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. زۆرێک لە خەڵکی مسلمانی ئێمە لە خەڵکی ئێمە وا دەزانێ ئومەتەکانی دیکەیش بە هەمان شێوە ڕۆژویان گرتووە یان هەمان مانگیان هەبووە یان هەمان ئەجر و پاداش یا بە ئەم شێوازەی کە ئێستا خی گەورە لە بەردەمی ئێمەدا دایناوە. نە ڕۆژووی ئومەتەکانی دیکە ڕۆژوو هەبووە ئەمما تاکە ئومەتێک کە خی گەورە ئەو مانگە پیرۆزەی پێبەخشی بێ و شەوێکی تێدا بێ خەیری زیاتر بێ لە 84 ساڵ ئەمە تاکە فرسەتی گەورەیە لە بەردەمی ئەم ئومەتە کە خی گەورە دایناوە. کەخوا چەنی عەزیم و گەورە فەرمێ وەسەماء بەنەیناها بئەیدی ئێمە ئاسمانمان دروستواتە ئاسمان خوا پیوە ئێمە گەورەی خۆی لە بیری ئێمە دروستەکە بە ئاسمان دوای بە کەژەکان بە کێوەکان بە دارستان بە ئاو بە هەوا بە هەموو شتێک بە تەنانەت بە هەور یعنی ئەمانە پێوتری بیئە لە قورئان و ئیسلامە زۆر گەورەیە نیشانەی گەورەی و عەزەمەتی خوای پەروەردگار زۆر بە ئیتقانی زۆر بە نیزام تەنانەت لە هەموو جۆرە هەواکانە ئەو غازەکان و گازەکانە زەرمەندەکان و بێزیانەکانی شەخوای پەروەردگار نمونەی گەورەی خۆی هاوردووە. بۆیە ئیسلام ئەبێ وا ئێمە فێر بکە پاراستنی ئەم ژینگەیە ئەرکی سەرشانی ئێمە و عیبادەتێکی گەورەی. ئافرمێ فەئین ذەکەڕەنی فی نەفسیه ذەکەرتوه فی نەفسی کاتێ تۆ بە تەنیا لە شوێنێکە دانیشی شەوێکی تاریک هەموو خەڵک خەوتون گشتی بیری لای ئەوەیە ئەوەی کە خەوی زڕاوە حەزەکە سەیری فەیسبوک بکە حەزەکە کاتەکانی بکوژێ تۆ لەم کاتەوە دڵت ڕائەچەڵەکێ یان بە معنایەکی تر شەوێ لە شەوان مناڵەکەت نەخۆشە یان کەسێکەدا لە دەرگا لە خەوت ڕات ئەچنێ خەوت ئەزڕێنێ دوور ئەکەویتۆ لە ئەو دنیایی کە ئەتەوێ بخەویتیا زۆر تووڕابی زۆر بێتاقەتەوی بەڵام بیرت چووەتۆکەوە احتیمالی هەیە ئەو دەقە کاتێک بێ کە خوا بانگ تەکا بڕۆی زکری بکەیت. وڵای ئازان ماوەی هەفتەیەکە کەناڵی ئاسمانی پەیام پێشبڕکێیەکی ساز کردووە کە هەر کەسێک بتوانێت جوانترین پەخشان بنووسێ بۆ سەرکردەی دیاری موسڵمان وەروەها بە ڕێگەسکۆت سەلاحەدینی ئەیوبی وەروەها ڕۆژی یەکشەم کە دەکاتە سبەینێ سەعات 6 کۆتا دەرفەتە بۆی هەر کەسێک پەخشانێک بنووسێت یاخود نووسینێک بنووسێت و بیگەێنێت ڕێگەی واتساپ و ڤایبەر و ژمارانێکەوە لەسەر ڕێکلامەکان هەن وەروە ژمارە 1970 کەمە ڤایبەر واتساپی لەسرە وەروەها دیمێڵێکیش هەیە مێ دەکەین ئەوانەی کەوا پەخشانەکەیان نووسی و یاخود دەیانوێ بەزار بن سبەی ئێوارە واتە ڕۆژی یەکشەم سبەی ئێوارە دەکات سەعات 6 کۆتا دەرفەتە بۆ گەیاندنی بابەتەکانتان و ئێستاکەش بینەری ئەو ڕێکلامە دەبێت.
کەناڵی ئاسمانی پەیام پێشبڕکێکی پەخشان نووسین سەبارەت بە سەرکردەی ناودار سەلاحەدینی ئەیوبی ساز دەکات و جوانترین پەخشان خەڵات دەکرێت بەم مەرجانە. یەکەم، پاخشانەکە دەبێت خواسراو نەبێت و زادەی سەلیقە و تەمەن و ڕۆشنبیری کەسەکە بێت. دووەم، دەبێت پەخشانەکە لە 100 وشە زیاتر نەبێت. سێم، دەبێت نووسینەکە بە فۆنتی یۆنیکۆد بێت. چوارەم، کۆتا ڕۆژ بۆ وەرگرتنی پەخشانەکە ڕۆژ یەکشەمە 4/4/2021 کاتژمێر 6 ئێوارەیە. دەتوانن بەرهەمەکانتان بۆ ئەم ناونیشانانە بنێرن. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە داهاتوی دەرچوارین زانکۆ پەیمانگەکان دەکەین. ڕێکخراوێک لەم بارەیەوە هەستاوە بە ڕاپرسیەکە پرسیاری لە زۆرێک لە خوێندکاران کردو کە نزیکەی 3019 خوێندکارتیایدا لەم ڕاپرسیە بەشدار بوون. ئاماژەیان بەوە کردو کە ئایا دوای ئەوەی کە لە زانکۆکان تەواو دەبن یاخود لە پەیمانگەکان ئامادەن هەرێمی کوردستان بەجێبێڵن لە نزیکەی لە 170 زیاتر ئەوان ئامادەی ئەویان دەربڕیەوە کە هەرێمی کوردستان جێبهێڵن و ڕووبکەنە دەرەوەی وڵات. هەر یەکێکیان بە پاساوێک، بەڵام زۆرینەی پاساوەکانەوەیە کە دۆخی هەرێمی کوردستان و نەبوونی هەلی کار و دانەمەزراندن وا لە خوێندکارانە دەکات کە هەرێمی کوردستان جێبێڵن. ئێمە بەگشتی باز لە داهاتووی دەرچۆ دانەمەزراوەکان دەکەین و باز لەو ڕاپرسیە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز هۆزان یاسین کارگەری ئەنجومەنی بڕیار لە ناوەندی نوێبیر، وەروەها خاتوو سۆما محەممەد ڕاستپێدراوی ناوەندی بیر. زۆر بەخێر بن. کاگۆزان بە سەرتاوی مەلای بەڕێزت ئەگەر باز لە ڕێکخراوی نوێبیرمان بۆ بکەی کە ئێوە چۆن کار دەکەن و پرۆژە و کارەکانتان خۆی لە چی دەبینێتەوە؟ کاکەشوان کاک دانیار خۆشحاڵین بەڕاستی هەڵبەدێ من بەرنامانەوەکو دەرفەتێکی باش دەبین کە بتوانین پەیامی خۆمان بگەێنین، ئیش و کار و چالاکیەکانمان بگەێنین و ڕێزمێ بۆ تاوای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بە هیوام دوور بن لە نەخۆشی و ناخۆشی وتکان لێ یەکەم خۆیان پارێزن لەم دۆخەیە بۆی دووربین لە توشبوون ڤایرۆسی کۆرۆنا. لە ڕاستیە سەبارەت بە ڕاپرسیەکە پێویستە من لە پێشەوە باز لە ڕێکخراوی نوێبیر بکەم. ڕێکخراوی هەڵبەت پاش تێڕوانینمان بۆ گرفتەکانی زانکۆ و کێشەی خوێندکاران و دۆزینەوەی چارەسەر بۆیان بڕیارمانە لە ڕێگەی دامەزانی ڕێکخراوێکەوە ئەو چارەسەرانی کە هەمانە یاخود ئەو چالاکیانەی هەمانە بۆ باشترکردنی دۆخی زانکۆکان پراکتیزەی بکەین. ڕێکخراوی نوێبیر ڕێکخراوێکی سەربەخۆی خۆڕسکی خۆبەخشە پێگاتووە لە گرتنی و کەسایەتیانەی کە باوەڕیان بە پەیڕۆ پرۆگرامی ڕێکخراوەکە هەیە. هەڵبەت دەمەوێت ئاماژە بۆ بم ئێمە سەربەخۆین بە واتایی کە ئەجندای هیچ لایەنێکی سیاسی هیچ ئایدۆلۆژیایەک جێبەجێ ناکەین و خۆڕسکین بە واتایی کە لەناو هەناوی زانکۆکانەوە کۆمەڵی خوێندکار سەربەخۆیانە بە بیری خۆمان پەیڕۆ پرۆگرامماندا ڕۆژەوە ڕێکخراوی نوێبیرمان دامەزراند و ئەتوانم بڵێم زیاتر بە نەمەتی بزافێک کارەکەین وەک لەوەی کە ممارسەی کاری ڕێکخراوەی بکەین و هەروەها خۆبەخشین بۆ واتایی ڕێکخراوێکی قازانجنەویستین و کارەکارمان تەنها ئامانجی ماوەی 2 ساڵە بێت کە دامەزراوە، بەڵام بە کەوتنە سەرکارمان نزیکەی ساڵێک و پێنجمانگە بێت کە دەستمان کرد بە کار و چالاشیەکانمان. هەڵبەتە بە تەواوی ئەو ڕێگری و لەمپەڕانەی کە هەبووە لە بەردەمانە هەوڵمان ناوە بیگەین ئێستا. بەڵێ سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان دەربارەی ڕاپرسیەکە هەڵبەت پێویستە ئێمە باز لەوە بکەین کە بۆچی گەنجان بڕیاریان کۆچ بکەن بۆ دەرەوە. ئەگەر ئێمە بڕۆینە دۆخەکە هەڵبەت گەنجی کوردستان بە عامێسە تمۆحیان زیاتر لە گەنجانی پێشتر بۆ هێو کرانەوە جیهانیانەی کە ڕوویەوە و بڵاوبوونەوەی سۆشیال میدیا بەکارهێنانی ئینتەرنێت و ئەمانە کە جیهانی دەرەوە بینن و بەراورد دەکەن لە نێوان ژیانی خۆیان لە کوردستان و ژیانی خوێندکارێکی زانکۆ لە دەرەوە. هەروەها ئەو فرسەتانەی کە هێتە پێش و بە خوێندکارێکی زانکۆ لە زانکۆکانی دەرەوە کە لێرە بەردەستنی. بەڕاستی ڕێکخراوی نوێبیر لە ئامانجەکانی یەکێک لەوانە گرنگیدانە بە توانە شاراوەکانی خوێندکار. ئێمە خۆمان لە زانکۆیان خوێندکارین، ڕۆژانە بەرکەوتمان لەگەڵ چەندین هاوڕێ دۆستی خۆمانەیە لە زانکۆ. بەڕاستی ئەبینین شایەتی ئەوەین کە تاقەیەکی زۆر و بیرکردنەوەی داهێنەرانی زۆر لە ناو گەنجانی زانکۆ و لە ناو خوێندکارانی زانکۆیە هەیە. لێرە نەک هاوکاری ناکرێن، ڕەنگە لە زۆر لایەندا دژاتی خوێندکاران بکرێت، کەسێک کە داهێنەر بێ بیرۆکەی داهێنەرانی پێبێ ئامان جێبێ بۆ بەرەو پێشبردننی وڵات. بەڕاستی بۆ یەکێک لە ئامانجەکانی ڕێکخراوی نوێبیرەوەی کە هاوکاری خوێندکاران بکات تا بتوانن توانە شاراوەکانیان وردە بخەنە گەڕ و پراکتیزەی بکەن. هەڵبەت ئەمەش ڕەنگە پلانێکی دوورمەودا بێت، ئێمە پلانی کوردمەودا و دوورمەودامان هەیە. ئامانجەکانی دیکەمان بەرزکردنی ئاسی زانستیە لە زانکۆکانە، هەروەها بەرزکردنی ئاسی ڕۆشنبیری و معریفیە، کرانەوەی زانکۆکانە بەڕووی یەکترە. ئێمە زۆر مەبەستمانە کە زانکۆکانی کوردستان پەیوەندی لە بینیانە دروست بێ بە ئامانجی ئاڵوگۆڕی
زانیاری تا سوود لە زانیارەکانی یەکتر وەربژیری هەروەها گەڕانەوەی ئاعتیبار بۆ ناوی زانکۆ لەگە ڕێزمامە باسەکەم بەڵام کاتێک لە خەڵکی دەرەوە یاخود لە ناوزانکۆش وشەی زانکۆ دێتە باس خواسەکانمانەوەکو زیاتر ناوەندێکی ڕابواردن وەکو لایەنێکی تەرفیهی زیاتر باسەکرێ و خۆشمان ئەبینین کە ئەو مەجالە تەرفیهی زیاتر گونجا و ڕەخساوە بە خوێندکاری زانکۆ کەمتر لایانی زانستی و بەرەپێشچوونی معریفی و ڕۆشنبیری کراوە لە بەردەمیانە بۆیە بەڕاستی خەڵکیژناقینەوەتان پێڵێ بەڵێ ینی هەر ناوەندە زانکۆ بە عام ێستا زیاتر بەو شێوازە تێ ئەڕوانرێ ئێمە بەسمانە ئەتیبار بە زانکۆ بگەڕێنینەوە لە ڕێگەی زیاتر چالاشی هۆشیاریەوە لە درێژەی بەرنامەکەدا پێم خۆشە باز لە کار و چالاکیەکانیش بکەیت زۆر باشە با لە خات و سۆماش بپرسم وەکو خاتونێک وەکو ئافرەتێک وەکو کچێک کە بێگومان دەرچوێکی زۆری زانکۆ لە خانمان ڕێژەیەکی زۆریانەوە ئێستا کەش خوێندکارێکی زۆر قوتابێکی زۆرمانەیەکەوە خاتونن خانمن و دەرفەتی کارکردن ڕەنگە دوای تەخەڕۆژ بۆ ئەمان بەراورد بە گەند و کوڕەکان کەمتر بێت لە کۆمەڵگایەمەیە یان ئەو فرسەتی چوونە دەرەوەکانێکی زۆر ئارەزویان دەکەن و بەداخەو کورسان بەجێ دێڵن بارودۆخی خانمان چۆنە لەم وەزایە سەرەتا زۆر سوپاسدانەکەم بۆ چاوپێکەوتنە سپاس کەناڵی پەیامەکەم لە ڕاستیە ئێمە بە سەرنجدان لەوەی کە سەرنجی دۆخی زانکۆماننا دۆخێکی تاڕادەیەکنا هەموارە و بتێنێتێ ئەو دۆخەشیانی هەر لە زانکۆ دەست پێ ناکە لە پۆلی شەشەوە دەست پێەکە کاتێک کە ئێمە بە زەبری چەند چۆڵی نمرەیەک بەشێکمان بۆ دیاری ئەکرێت وەک لەوەی کە خۆمان دیاریکەین و دواتر ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ نمونە بڵین تواناکان لێرە تا ڕادەیەک تواناکان ئەمرێت هەتاوەکو ئەچیتە زانکۆ دواتر کە ئەچیتە زانکۆ سێرەکەی زانکۆ لە ئاست ئەو تموحی تۆیانە چەند بەشێک دەست بەسەر زانکۆیە ئەگرن و بۆ چەند شتێکی تەرفیهی زانکۆ زیاتر بەکارێنن وەک لەوە ینی بەداخەوە گەر ئێمە سێرکەین دایک و باوکی ئێمە ئەمان ئەزانین کە ئەوان ئەسڵن لە ئاستی چۆڵی زانستی لە جیاتیەوەی ئێمە زانکۆکانمان بچێتە پێشتر هاتۆتە دواتر و ئەمەش بۆ دوو لایەن ئەگەڕێنمەوە ئەم پرسیاری کە بەڕێزێ کردێ وتە بۆچی خاتونەکان چۆڵی چانسی ئیشکردنیان هەلی ئیشکردنیان کەمترە خۆی ئەمە ناتوانین تەنیا بیخێنە ئاست زانکۆ شەپۆلێکی تەمەڵی هەیە و شەپۆلێکی قەڕخکاری قۆڕکاریکی زۆر هەیە لە بواری خانمانە کە ئەیانەوێت دەرچوو بن چکە بۆ چەند لایەنێکی تر بەکار ئەهێنرێن بەڵام بێگومان وەکو وتیشم پەیوەندی بۆ شۆ هەیە کە لە زانکۆ ئەم توانایی خۆیان ناتوانن بەگەڕخن لە ئەست مۆحی ئەوانە نییە و لە وەکو ئێمە ئەم ڕاپرسێک ئەنجامماننا لە نێوان ئەو خوێندکارانەی کە دەرچووی زانکۆ و خوێندکارەکانی زانکۆ کە بزانین ئەمان ئامادەن ینی وڵات بەجێ بێڵم بڕۆم بۆ دەرەوەی وڵات و لەوێ درێژە بە خوێندن بدەن زۆربیان ڕاپرسەکان وە پڕکردەوە کە ئەوان ئامادەن بڕۆنە دەرەوەی وڵات ئەمە بۆچی ئەمە لەبەرەوەی کە سیقەیەکی زیاتریان بۆ زانکۆیانەی دەرەوەی وڵات هەیە ئەزانن لەوێ زیاتر ئەوەی کە ئەتباتە پێشەوە توانایە چەند لایەنێکی تر نییە کە لە زانکۆکانی لەو ڕاپرسی کردان کە نەتیجەکەوەی خوێندکارێکی زۆر پێی خۆشە بچێتە دەرەوە بخوێنێ تەنها لەبەرەوەی خوێندن لە هەرێمی کوردستان یان لە زانکۆکانی کوردستان ئاستی دابەزیوە بۆیە پێخۆشە بچنە دەرەوە بخوێن یان زانیاریان لەسەر خوێندنی زانکۆکانی دەرەوە هەیە خوێندکاران شتەکە زای چۆنە ڕۆژێکی ناهەموار هەیە لە زانکۆکانی ئێمە واتە لە زۆربەی ڕووەکان و یەکەم قوربانی زانکۆیە و کەرتی خوێندنە و بەڵێ زانیارێکی باشێ ئێمە زین لە وڵاتانە سکۆلەرشیپ هەیە لە وڵاتانە چۆن ئەڵێیت ئێستا بۆ وڵاتێکی وەکو بەریتانیا هەمانە لێرە زانکۆی تەواو کردووە ئەچێت ئەوێ تقریبن وەکو بەرچاوڕوونیەکی ئەو توێنی ئەڵێنە خوێندەوارێکە لەوێ ئەوەنە ئاستی سەقافی زانستی لەوێ بەرزترێت لە چاو زانکۆکانی ئێمە ئەمەش ینی چۆن ئەڵێ خەڵکەکە ڕائەکێشە بۆ نمونە قوتابیەک هەیە ئامادەیە زۆربەی ژیانی خۆی چۆڵی پێشکەشکا بە خوێندنەکەی بەڵام لەو لاشۆ نەتیجەیەکی وای نییە یعنی ئەگەر سێری بکەی بە تایبەتی خانمان ئەوەی لە هەنێک ینی بە هەنێک پێوەری تر هەڵەبژێردرێن بۆ ئیشێک بێ بۆ کارێک بێ ئەوە بە پێوەری زانستی هەڵنابژێردرێن کە ئەمەش خۆی بەڕاستی تراژیدیە زۆر باشە خات و سۆماکاک هۆزانێ مەلای بەڕێزە بە گوێری ئەو ڕاپرسی کە ئەنجامتان داوە لە سەدا هەفتا بەرەوسەر زۆرێک لە دەرچۆکان ئامادەن کە کوردستان بەجێ بن و ڕووکەنە دەرەوە لە سەدا هەشتا و دوی ئەو کەسانی کە دەیانێ هەرمی کوردستان بەجێ بێڵن هۆکارەکەی بۆ بارودۆخی هەرمی کوردستان و نەبوونی هەلی کار دەگەڕێنەوە پێ دوایە ئەم ناومێدبوونە لە نێوان خوێندکاران لە نێوان دەرچوانی زانکۆکان دروست بووە هەر ئەوەیە کە ئەوێ زوو خێرا خوێندنەکەی تەواو بکات و یا ڕوو کاتە دەروی کوردستان بۆی بخوێنە یاخود
لە ڕێگەیەکی دیکە و کارێکی دیکە دەست بکەوێت. هەڵبەت دەرفەتی ژیان لە دەروی وڵات بۆ هەمووان ڕەخساوتر و باشتر ئەمە بگووان قسەیتیانێ، بەڵام من هەمیشە باز لەواکەم کە بێ هیوابوون بەڕاستی چارەسەر نییە بۆ هەمومان. ئێستا ئەگەر لە زۆرینەی خەڵک پرسی نەک خوێندکاری زانکۆ ئەگەر بۆی ڕێبکەوێت ئامادەی کوردستان بەجێ بهێڵێ بۆ لە پێناوەوەی کە کوالەتی ژیانی باشتر بکات لە دەرەوە. بەڵام ئێمە تاکەی بە دوای ئەوە بگەڕین لە جێگەیشتر کوالەتێکی باشتری ژیانمان دەست بکەوێت. تاکەی ینی ڕابکەین لە وڵاتە بۆچی هەوڵ نین بمێنینەوەی هەڵبەت من لە زۆر شتا ینی مەجبورم بگەڕێمەوە سەر باسخواسی دەسەڵات لەگەڵەوەی زۆر ئەمە خۆمی لێلا بم، بەڵام هەر جونگەیەک هەر سێکتەرێک لە وڵاتەیە سەیرەکەی ئەگەر زۆر خۆشە لە باسی دەسەڵات و حیزبەتی لابێت دوجار ناچاری بگەڕێتەوە سەری. ئێمە لەو کاتەوە باز لە گرفتەکانی زانکۆکەین کێشەکانمان باس کردووە، بەڵام بابیر لەوە بکەینەوە بۆچی وایە. بەڕاستی بە قەناعەتی من بە سیاسەتێک کە سیاسەتێکی لای ئەوان سیاسەتێکی ژیرانەیە، بەڵام بە سیاسەتێکی گڵاو باسیەکەم بەڕاستی. زانکۆکان فلتەرێکە کە هەموو خوێندکارێک و زۆربەی خوێندکار لەم سەردەمایە پێ ئەڕۆ، واتە ئەگەر تۆ بتەوێت کار لەسەر نەزۆکردنی بیر و باوەڕ یاخود لاوازکردنی ئیرادەی کەسێک بکەیت ئەتوانین لە زانکۆ کاری تا بکەیت. بۆچی زانکۆکانمان کراوە بە ناوەندێکی تەرفیهی، بۆچی بڕوانامە گرنگی نەماوە، بۆچی هەلی کار ناڕەسێ لە بازاری ئازادی شانەک لە دامەزراوەکانە. ئەبینی دامەزانن لە کەرتی تایبەت و حکومیات تا ڕادێکی زۆر قورسە. لە کەرتی تایبەتە ڕەنگە جۆرێک هەندێک لە دامەزاندن ئەسەن لە بەهای مرۆڤبوونی کەم کاتەوە، ینی نەک لە بڕوانامەکەت داوانێت لە کەرامەتی ئینسانی کەم کاتەوە بەرامبەر ئەو هەموو توانە و زانست و زانیارێک کە وەرەگرتووە بە موچەیەکی کەم داواکەن کە تۆ کاریان لەگەڵا بکەیت. هەڵبەت دەسەڵاتدارانی ئەم وڵاتەش ئەویانەوێت، یعنی ئەوان خوازیارن خوێندکاری زانکۆ بیر نەکاتەوە ژیانێکی شایستەی دەست نەکەوێت بۆ لەبەرەوەی ئەگەر هەمووان لە بیری ئەوە بین کە بە دوای نانە ڕابکەین، لە بیری برسێتی بین، لە بیری ئەوە بین کە دوو ڕۆژی کە ماڵم نەڵمانە بێ بەخێویکەین بەڕاستی ئیتر وردەور دەبی لەوە ناکەینەوانە چێ حکومانەکە چێ دەسەڵاتدارە چێ زاڵە بەسەرمانە. بۆیە ڕۆژ بە ڕۆژ بە سیاسەتێک و بە تاکتیکێک لە خوێندکارانی زانکۆوە لە خەڵکی دەرەوە دەستیان پێ کردووە بازاری ئازادی بۆ نێشتووی دامەزانن لە کەرتی حکومیانەمەوە لە کەرتی تایبەتە زۆر بە دەگمەن بە ناسیاوی و بە مەسووبێت و مەحسوبێت ئەمە هەیە. بۆچی بۆی تو هەموو ڕێگاکانە لێ بژیرە یەک ڕێگا هەیە کە هەمیشە کراوێ ئەویش ڕێگەی حیزبە دەسەڵاتدارەکان تاپچی بە موچەیەکی کەم بە موچەیەکی بندیوار دەنگان و دەنگیان پێ بێت لە بەرامبەر موچەیەکی کەمەوە تا ئیرادەی تۆکردن بەم سیاسەتە. ئەمە بۆچی نیم لەسەرەوەی کە بۆچی بارودۆخی ژیان لە کوردستان وایە سەبارەت بە کۆچکردنی گەنجانیش یاخود بێهیوابوونیان من هەرگیز لەگەڵ بێهیوابوونانی بەڕاستی لەگەڵ ئەوەم کە گەنجام چن لە ڕێی سکۆلەرشیپەوە بخوێنن لە دەرەوە ینی شارەزایی ئەوان بەکاربێن و بیهێنەوە بە وڵاتان هەرچەنە لە ماوەی ڕابردووە لە گەرباز لە دۆخی زانکۆکان بکەین لە پرۆژەی توانەسازیە خەڵکێکی زۆر ڕۆشتە دەرەوە واتە لە هەمان زانکۆکانی ئەوان خوێندی بەڵام کە ئەبینیت ئەو زانست و زانێر و معریفەی نێناوەتەوە لەگەڵ خۆیان کە لێرە بەڵام کاک هۆزا من بۆ بابەتێکی تریژمن دەیان نمونەتوانە مێسە بدەمێ لە دەیان بابەتی جیاواز بەشێکیان لەسەر گیرفانی خۆیان بەسێکیشان لەس بەپی تواناسازی چوونە دەرەوە خوێندیان لە بڕوانامەی باڵا لە ماجستێر لە دکتۆرا من دەیان کە دەناسم دکتۆرانەیە لە دەیان بەشی جیاواز ئێسش لە کوردستانە ژین لە کەرتی حکومیش و هەلیش دەرفەتی داکارکردنیانی بەڵێ بەڵێ جام ڕستم لە چی بوو هەڵبەت ئەو سکۆلەرشیپە یاخود ئەو تواناسازی کە لە دەرەوە بینیوانە من ویسم هەر بێگومان بێمەوە سەر ئەو پۆینتی جەنابێ ئێمە لە دەرەوە زانکۆکانمان بینیوە زانست و زانێریانمان وەرگرتووە ئەی بۆچی دۆخی زانکۆکانمان یاخود دۆخی وڵاتەکەمان هەر وەکو پێشتر وایە بۆچی نەگۆڕاوە من ناتوانم گشتاندن لە هیچ شتێکا بکەم بەڵام لەگە ڕێزمە ئەماڵێن بەڕاستی زۆربەی ئەوانش کە خوێندویانە ڕەنگە بە ئامانجی بەرزبوونەوەی لە قەبی زانستیان یاخود ئیسفادەیەک بۆ ژیانی خۆیان بڕوانەمەکانیان بەکارهێنابێ هەڵبەت خەتاباریان ناکەم ینی دۆخی ئەوانش بۆ شێوەیە مامۆسای زانکۆش یاخود کەسێک کە لە توانەسازی بەشدار بۆ ماستەری هەیە دکتۆرای هەیە ئەوش دوجار هەوڵەتی وڵاتەیە هەموو کاریگەریەکان لەسەر ئەوش کاری هەیە بەڕاستی زۆر باشە خات و سۆما دەمێ باز لەو بکەین کە وە خۆ زیاتر لە ناو خانمانای ئاگاداری دۆخی ئەوانی زیاتر من پێم وایە ینیەوەی کە بزانم کە بە پێچوانەوە لەوانەیە هەلی کار زیاتر بۆ خانمان بێ زۆرێک لە کۆمپانیەکان ڕۆژان لە سوۆسیال میدیا لە ڕاگەانی کۆمپانیەکان دەبینی دەڵێ هەلی کار هەیە بۆ فڵانە بۆ مینە بێت بەڵام بۆ مەرجانی کە هەبێ ئەین زۆر بە هەلی کارەکان بۆ شێوازەیە پێدوانیە کە ئەمە قۆڕەکاریە کە زۆرێک لە کۆمپانیەکان وەکو خۆش ئاماژە پێکرد کە ئافرەت بەکارێنن بۆی کە وەکو ئەنی لەوانەشە زۆر خبری نەبێت لەو بوارە بەڵام وەکو نمایشێ بەکارێن لە زۆرێک لە کۆمپانیا و لەوەی کە هەیە بەڵام سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت وتت زۆربەی بۆ نمونە کۆمپانیەکان داوای خانمان ئەکەن بەڵام ئەگەر بینەوە بگەڕێنەوە بۆ باگراوەندی ئەمە سەر ئەکەین لەسەر چ پێوەر و بنەمایەک خانمان داوا ئەکەن واتە یعنی گرنگەکە لێرە ئەوەی خانمەکە بڕوا بیبینن زان خانمێکی چۆنە اینجا دایمەزرێنن چکە بتێو نەتەوێ مرۆڤ کەرامەتی هەیە و بە تایبەتی خانمان
چۆن ئەڵیت بێ بزانن لەسەر چ پێوەرێک دا ئەمەزرێن وەکە کاک هۆزان باسی کرد زانکۆ کراوە بە ناوێندێکی تەرفیهی لە ڕاستیە کە سێر ئەەکەین خانمان بەبوونەی ئەمەوە ئێمە ئەزانین زۆربەی شۆڕشەکانی مێژوو بگەڕێنەوە بۆی سێری بکەین سەر ئەەکەین خوێندکارانی زانکۆ بوون بەڵام خوێندکارانی زانکۆ لێرە بە شێوەیەک مەشغوڵ کراون بە شێوەیەک کاریان تێکراوە ئەچیتە زانکۆ چەند دەستەیەک و چەند کۆمەڵەیەک بە شێوەیەک دەستیان کردو بەسەر زانکۆ بە شێوەیەک ئامانجەکەیان تەڵخوڵێن کردو لە قوتابیان کە ئەسڵەن کە تەخەڕوج ئەکەن هەیەن ئەڵێ نازانم چی فێربووم لە جامیان چیم کردووە لە ڕاستیە و بۆ خانمانیش بەڕاستی دۆخەکە ناهەموارترا ئێمە ئەزانین خانمان ئەگەر بتوانن بۆ نمونە هەلی کار و تواناکانیان بەکار بهێنرێت زۆر بەلایەنێکی پۆزتیڤ یعنی بەرەو کۆمەلگا وڵاتێکی وەکو مالیزیا زۆربەی خانمان بەڕێوەی ئەبن زۆربەی خانمانن کە ئیش و کارەکانیان گرتۆتە دەست بەڵام ئەوان لەسەر چ پێوەرێک هەڵەبژێردێن و لێرە لەسەر چ پێوەرێک هەڵەبژێردێن لەو ڕاپرسەیە کە ئەنجامتاندا ئێوە خانمان چۆن دەڕوانە داهاتووی خۆیان چۆن دەڕوانە هەرێمی کوردستان کە دەیانێ هەرێمی کوردستان جێبێڵن بۆ ڕێژە زۆری کە ئاماژەتان پێکردو لە ڕاپرسەکەدا لە ڕاستی ڕاپرسەکەمان زۆربەی لە ڕگەزی نێربوو کە بەشداریان کرد و بەڵام خانمانیش بەشداریان کردبوو ئەوانیش بۆ یەکسان نەبوو پڕکردنەوەی فۆرمەکە بوو ئەگینا ئەوە نەبوو بڵێ بۆ ئێمە بە تایبەتی بە یەکسانی بتان کردە خۆ هەبوو پڕی نەکردوێتەوە ئێمە بە حکمیەوەی کە ئۆفیسمان نییەوە ناتوانین لە هەموو شارەکان بەردەست ببووە زیاترین کارەکانمان لە ڕێگەی ئۆنلاین و ئەلکترۆنیەوەکەین سۆشال میدیا زۆر استفادەمان لێکرا بۆیە لە ڕێگەی فۆرمی ئەلکترۆنیەوە ڕاپرسەکە کراوە کە لە ڕێگەی چەند هاوبیر و دۆستێکی خۆمان لە تەواوی زانکۆکان بڵاو کراوەتەوانێت هەر کەسێک ئارزومەندانە بەشدار بۆتیایە و ئێمە ئەگەر سەی ڕاپرسەکە بکەین لەوەی کە بۆچی ڕگەزی نێر زیاتر لە ڕگەزی مێ توانین وڵامی پرسیارێکی تریشمان دەستکەویژەوەی کە لە ڕاستیە ڕگەزی نێر زیاتر بی لە ڕۆشتن کردوێتەوە نەک لە ڕگەزی ئەگەر خۆمان تۆزایمان کردە ڕەنگە ئەم وڵامەمان دەست نەکەوتە چون ئارزومەندانە بۆ ڕگەزی نێر و مێوەکو یەک ڕاپرسەکە کەوتۆتە بەردەسی نێر زیاتر پڕی کردوتەوە لەوەی کە ڕگەزی مێ پڕی کرد بێتەوە بۆیە لەمەوە بۆمان دەرەکەوێت کە ڕگەزی نێر لە ڕاستیە زیاتر بی لە ڕۆشتن کردوتەوە ئەمەش ڕەنگە بمان باتەوە سەر ئەوەی کە بەرپرسیارەتی و ژیان دروستکردن زیاتر لە کولتورەکانی ئێمە لە وڵاتی ئێمە بە زۆری لە ئەسوێ ڕگەزی نێرە زیاتر ڕۆیای هەیە بۆ مستەقبەلی خۆ زۆر باش دەمێر ئەو درێژە پێ بێن ئێمە زەین پشتبەستنێک هەیە واتە خانمانی ئێمە تاڕاتێکی باش پشتیان بە پیاوەکانیان بەستووە ئەمە پەیوەندی بۆ شە بۆ تەمەڵی کە باسم کرد بێگومان باش نییە باش نییە نا بێگومان چونکە هەموو مرۆڤێک وەکو مرۆڤ بوون سێری بکەیت بەڵێ پێویستە پشت بە خۆی بەستێ ئەم زەختەش دروست نابێت کە ئەم ڕێژە زۆرەی کوڕان و پیاوانی ئێمە ڕوویانی بیلۆ بکەنەوە ڕووبکەنە دەرەوەی وڵات چونکە من ئاماژەم بە وڵاتێکی وەکو مالیزیایە ئەگەر وەکو نمونەیەکی جوان سێری بکەین دەمانەوێت زۆر بە وردی یعنی وەکو کۆتا چالاکی با بڵێن ناوەند یاخود ڕێکخراوی نوێبیر کەەوە ڕاپرسێکتان کردووە هەر بە وردی پێم وایە زیاتر ئامارەکان لای سۆماخان هەبن ناو ئێو زانکۆیانەی کەوا تێدا ئێوە ڕاپرسیتان لە خەڵک وەرخێنکاران وەرگرتووە ماوەی ڕاپرسیەکە چەند بوو نەتیجەکانی زۆر بەڕوونی بە ئامار بووی زانین وەزعکە چیە گوزاری ببوورە پێش ئەوە ئاماژە بە شتێکی تریش بم لە ڕووی ئەوەی کە باسی خوێندنمان کرد خوێندن لێرۆک و کارێکی لێکراوە وەکۆی کە کارێکی خوێندنەکەی تاو کات و اینجا چۆن ئەڵێ بچێتە سەر پیشەیەکی تر دوور لەو بارەی کە خۆی تایە خوێندوێتی ئەمە زۆر بەدی دەکرێت لە هەرێمی کوردستاندا بەڵێ بێگومان منیش ویستم ئاماژە بۆ بم ئێمە وەک پێشتریش ئاماژەم پێەیە ئەگەر سێرێکی دواوە بکەین سێر ئەەکەین زانکۆکان پێشتر یعنی لە ساڵانی پێشوە هەتا لە سەردەمێکا کە دیکتاتۆری وەکو سەدام حکمی کردووە سێرکەین ئاستی زانکۆکان زۆر بەرزتر بوون زۆر لە پێشەوە بوون زانکۆیەکی وەکو بۆ ئێمە لە زانکۆ مامۆساکمان بۆی باس کردین وتی کە ئێمە بۆ هەنێک شت ئەگەڕێنەوە هەند سەرێک هەنێک داتا کە ئەو کاتە کۆکراوەتەوە کتێبێک کە ئێمە هەتا ئێستا بۆمان ماوەتەوە لە دوای ئەوە بە هیچ شێوەیەک ئەم داتا بەم شێوازە کۆ نەکراوەتەوە لە ژیانی هەر زۆر هەستی پێکین ئەو چ خاتون بێت چه پیاو بێت لە هەردوو ڕەگەز کە ساڵانی نەوەتەکان تانەوەت و ینی لەو کاتش کە ئیمکانیات و تەکنۆلۆژیا ئینتەرنێت و هەموو مەزدەرە ئێستا لە بە پیدە بکرێت لە میمۆریە کات میلیۆنان کتێبت هەبێت لە بەردەسابێ ئاستی سەقافی ئاستی زانستی ئاسی بیرکردنەوەی ئەو دەرچوانەی پێشووتری زانکۆ مامۆستا کۆنەکان هەندێکیشان هەتا ڕەنگە پەیمانگای مەڵبندی مامۆستایان هەبوو و توایان کردو زۆر لەوانشی ئێستاکە ڕەنگە بەداخەواڵێم کە خوێندی باڵاشیان تەواو کردووە ڕوانایی باڵاشیان ئێستا ینی زۆر بەڕوونی هەست و جیاوازەیەکەیت لە ڕەفتاریان لە ئیشکردنیان لە قسەکردنیان بەڵێ بێگومان چونکە ئەو کاتە چۆن ئەڵێ ناوچەگەریش نەبووە ئێمە
ئەزمونمان هەیە ئەبینین قوتابی هەبوو ئەو کاتە یەکەم بۆ لە جاتیەوەی لە جامعەیەکی وەکو بەغا بخوێنێ بۆ نمونە لە جامعەیەکی وەکو مووسڵ خوێندوێتی چکە جامعەکان بەپێ خۆیان ئەستیان زۆر بەدی دەکرێت لە زانکۆکاندا بێگومانەوە شتێکی ڕوونە ئێمە زانین کە زۆنمان بۆ دیاری کراوە ئەمە زۆنی ئەم جامعانە سەر بەو زۆنە و ئەم جامعان سەر بەو زۆنە و بەم شێوازە ئەم جامعە فلان کۆمەڵ ئەی بابەڕێەوە و ئەو جامعەش فلانی تر. زۆر باش ئەگەر باسێک لە ئامارەکان و ئەنجامەکانی ڕاپرسیەکەمان بۆ بکەی کە بزانین چەند ئافرەت بەشدار بووە چەند پیاو بەشدار بوو لە ڕاستیە ئامارەکان بۆ شازە بوون کە لە سا 71 نێر بوون و لە سا 29 مێبوون لەم ڕاپرسیە بەشداریان کرد و وەکو ئامارەکانیش ئاماژەمان پێدا لە سەدا 72.4 ئامادەی خۆیان بە یعنی ئامادەی خۆیان دەربڕی کە ئامادەن کوردستان بەجێ بێڵن لە هەردوو بەڵێ و لە سەدا 12.2 ئامادەنین و لە سەدا 15.3 هێشتا بڕیاریان نەیەوە کە بەجێ هێڵن یاخودنا بۆ هۆکارەکانیش کە گەڕاینەوە لە سا 82.2 بارودۆخی کوردستانیان بە چۆڵی هۆکار ئەزانی کە ئەم کوردستان بەجێ بێڵن ئەمە چ بارودۆخێ بێ کە لە سا 82 خوێندکاران ئەمەنە هیوایان پێی نەبێت کە ئەمە ڕێژەیەکی زۆر زۆر ترسناکە واتە تو ئەخوێنی وەکو بێگاریەکی لێ هاتووە یاخود وەکو بڵێ کات بەسەربردنێکی لێ هاتووە لە کاتێکا لەو ئەو فترە زەمەنی کە خوێندکاری زانکۆ تەمەنی خوێندکاری زانکۆ فترەیەکە کە لە هەموو وڵاتان مرۆڤەکان بەکاری ئەهێنن بۆ ئەوی داهاتوی خۆیانی پێ بنیاد بنێن جا ئەبێ ئیتر ئەمە چ داهاتوێک بێ بۆ ئەم وڵاتە ئەمەش خۆی هەمووی جێگەی پرسیارە ئامارانە زۆر ترسناکن و هەروەها لە سەدا 12.8 بارودۆخی کوردستان بە چۆن لەی بە هۆکار نازانن و هەروەها لە سەدا 38.5 کە بڕیاریاندا بوو بەمبەستی و ژیانکردن ڕوو لە دەروی وڵات دەکەن یعنی ئێمە ئێستا ئەزانین پێشتر بۆ نمونە هەنێک کەس ئەیانویست بڕۆنە دەروی وڵات بخوێنن تاوەکو بێنەوە خزمەتێک بۆ وڵاتەکەیان بکەن بەڵام ئەمەش ئامارێکی ترەکە پیشانمان ئەیە ئەمەنە بێهیوان لە چۆنڵی بارودۆخ و دۆخی ناهەمواری خەڵک ئەنێتان لەوێ ژیانکردن بەسەربەرن جا لەم بینەیە فەراغێک جێ ئەمێنێت ئەبێت تا چ ڕادەیەک توانا و چۆنڵی توانای تاکی ئێمە فەراغی بۆ دروست بێ لێرە نەمێنێ لە وڵاتێکی تر چۆن ئەڵێیت خزمەت بکات بەڵێ و هەروەها لە سەدا 52.2 درێژەدان بۆ درێژەدان بە خوێندن خوازیارن وڵات جێپێڵن لە سایە 2.2 هۆکاری لە سایە 10.2 هۆکاری دیکەیان هەیە زۆر باشە کاگۆزان با من ینی بەداخەوە ئامارەکان زۆر ڕاشکاوی ڕوونن ینی ئەزانین گرفتەکان چین هەیە دەچێتە دەرەوە دەخوێنێ بە کوالێتێکی باش دێتەوە دەرفەتی پێنادرێ بە کوالێتێکی خراپ دێتەوە زۆر وازە حیانەیە سە خوێندکاران ئەو نەواعین 2 سعات لەوانەیە مامۆستایەکە دانیشن لەگەڵ ڕێزمەزانن یانی وەکوجاران نییە هەموو کەس توانێت ئاستی زانستی بەرامبەرەکەی بخوێنێتەوە هۆکارەکان ڕوونن زانکۆ بێهێزکراوە من خۆم تقریبا 2007 چوومە زانکۆ لە ئازال تا یاسش لەگەڵ زانکۆ هەلیکماوە نەپچراوە مەڵام دەبینم ینی هێشتا ڕۆژ بە ڕۆژ ئەو گڕوتین و زانستی تیا بوو ینی ئامارێکی 10 ساڵی 14 ساڵی کەمتر دەبێت پێشتر چەند بەقوتر بوو بێ بەداخەوە هەموو شتەکان وازەحن ئێوەکو ڕێکخراوەکەتان بیرتان لەوە کردوێتەوە چی بکرێ هەر هیچ ناتۆزێک خوێندکاران وشیار بکرێنەوە بزانن کە خەریکە دەبنە قوربانی نێڵن ببنە قوربانی لە زانکۆیەک خوێندکار ئەگەر خۆی بیەوێت بەڕاستی سوود وەربگرێ زانیاری وەرگرێ مامۆستاکە ناتوانێت فێرینەکان ناتوانێت خۆی لێلابا یعنی ئەگەر لە پۆلێکە هەموو خوێندکارەکان سەتادەشیان بیانوێت زانست فێر مامۆستاکە مەجبورە کتێبیان باتێ زانیاریان باتێ یعنی ئەتانەوێت چی بکەن یان بە تەمان چی بکەن کە خوێندکاران وشار بکرێنەوە کە خۆیان بەدەستی خۆیان خۆشیان نەکەنە قوربانی کاکەشان هەڵبەت ساڵی 2010 بەندە لە کتێبێکە بە ناوی ساڵێک لە زانکۆ کەوەکو یادداشتێکی قۆناغی یەکەمی زانکۆ بوو هەڵبەت بە ئینسافەوە سەرجەم گرفتەکان کە وەکو خوێندکارێکە لە ناو ئەسەسەکەیان بینیومە لەگەڵ باسکردنی گرفتەکان چارەسەرم خسۆتە ڕوو هەڵبەت لەوەشا بەڵام دوجار هەم بیرۆکەکانمان گواسەوە بۆ ڕێکخراوی نوێبیر قەرارمان نایشی لەسەر بکەین چالاکیەکانی ئێمە زۆرترینی وەکو باسم کرد لە چوارچێوەی چالاشی هۆشیاریە خۆیانە بینەوانێت هەڵبەت بە ئامانجی بەرزکردن یاسی زانستی و ڕۆشنبیری ئێمە بەڕاستی بڕایەکمانەیە ویژەوەیە کە سوۆشال میدیا یاخود سمارتفۆن ئەوەی کە ئێستا خوێندکاری زانکۆ خەڵک بەعام بەدەستێوەیەتی بە ڕێژەیەکی زۆر کاریگەری هەبوو لەسەرەوەی کە کۆمەلگاکەمان زیاتر بەلا ڕێیان بەرێ وەک لەو ئیسفادەی لێ بکەن وەکو ڤایرۆسێک هەمووانی توش کردووە
بۆیە من بیرمان کردەوە هەمان میکانیزم کە خەڵکی بەلاڕێ بدو بەکاربێنینەوە دووبارە خەڵک بێتمە سەر ئێمە ناتوانین بەڕاستی بگەڕێین هەرچەنە بتوانین ئەوە بکەین بەڵام کتێب تەوزیاکەین خۆ دەزانی حاڵی خوێندن و خوێنەر و کتێب چۆنە لە وڵاتە ڕەنگە ئێمە نەتوانین زۆرترینی بەنووسرا و خەڵک زۆری ناخوێنێتەوانێ بە نمونە مەسەڵەن ئەگەرەوە باز لەوە بکەین مەسەڵ مامۆسایشی ئاینی ڤیددیۆکی دو سێ دەقەیی لەوانەیە بە ملیۆنان خەڵک سەیری بکە بەڵام چەندێ ڕێک مەسەڵەن لە قورئان خود لە حەدیث نەخوێنێتەوە لەسەری زیاتر یعنی خەڵکی ئێمە بینەرە وەک لەوەی کە خوێنەر بێ بۆیە گرنگیمانەوە بەوەی کە لە ڕێگەی سۆشیال میدیا و هۆشیاری معرفی زیاتر بین بە خوێندکارانی زانکۆ تا ڕادەیەکی باش لەمایە سەرکەوتوبووین لە ماوەی ئەم ساڵ و نیوە ئەوەی کە فیدباشی خوێندکارانی زانکۆ و ئەو دۆست و هاوڕانی کە هەمان بۆمان گەڕاوەتەوانێ یەکەمی شت ئێمە ئیش لەسەرەوەکەین کە معریفە بۆ تاک بگەڕێنینەوەن معریفە ڕەنگە زۆر پێناسی جیاوازی هەبێ بەڵام بەڕاستی ئەوە نییە کە زیاتر گرنگیدان بێ بەلایانی خۆڕەشنبیرکردنی خوێندنەوە یاخود ئەرلایانێکی تر من بە نمونە باسی ئەوم کردووە کە معریفەیەک بۆ خوێندکاری زانکۆ ڕەنگە ئەوە بێ کە فلتەری جگەرەکەی فرێناتە سەرزەوی هۆڵی گۆڕەپان خوێندنەکەی کلێنسەکەی فرێنات ینی بۆ نمونە کەشتی بەسیتە ڕێزە مامۆساکانی بگرێ بەڕاستی ئێستا ئەمە بینین ڕێژەی ڕێزگرتنیش لە بینی خوێندکار و مامۆسای زۆر کەم بۆتەوانێ دایمەوەکو دوو جەم سەرە بینرێن هەر لە قوتابخانەکانەوە عینەن ئەزمون وازراوەتە بۆ زانکۆکان وەکو دوو جەم سەرە بینرێت کە من پێم وایە وەکو ڕای خۆم خراپترین جۆری مامۆستا پێویستە ڕێز لە ژیراو بێت بۆیە ڕێکخراوی نوێبیریش زۆر هەوڵیاوە بۆ ئامانجانەی کە پێشتر باسم کرد یەکێکی دیکە لە چالێکیانمان ڕێخستنی پێشبڕکێکی زانستی بوو چۆن ئێستا بەڕێستان دەکلامتان بۆکن کە پێشبڕکێکتان ڕێخستەوە بۆ نووسیری پەخشان ئێمە پێشبڕکێکمان ڕێخست بوو بۆ نووسینی وتاری زانستی ساینتیفیک ئێسەی کۆمپیتیشن بۆ ساڵی 2020 کە تیایدا خوێندکارانی کۆلژ زانمادیان هیچ لایەنێک هیچ کەسێک گاوکاریتە ئەوە باسکەم جاشێک لەو لەم پڕانی کە هەمانە ئێمە بەڕاستی ئەوەیە بە حکمێک کە ئێمە تا ئێستا توانیمان ئەستا بەخۆی خۆمان پارێزین هیچ پاڵپشتێکی داراییمان لە هیچ لایەکەوە نییە لە ڕێگەی چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتیشەوە هەوڵمانەوە بەڵام بەداخەوە ئەوانیش تێکەڵ بوون بە بارودۆخی کوردستان و ڕەنگە هاوکاریمان نەکەن بۆیە کار و چالاشی ئێمە لەسەر نەمای پرۆپۆزەڵەکرێت واتە فەندی ماگانەی بەردەواممان نییە دامێکمانە بێ نەسرەیەکمانە بێ سەرفیکەین مەسەڵەن سۆماخان چالاشیێکی یەکان بە پرۆپۆزەڵێک و ئێماچین سپۆنسەری بۆ دۆزینەوە خێنە بەردەست خەڵکێکە شارەزا بێ ئەڵێن ئەمە چالاشیەکە ئێمە پرۆپۆزەڵەکەی باشی لەسەر بکەین بەداخەوەی کە ئێمە بینین جار هەب بۆ چالاکی زۆر گرنگ چالاکی زۆر جیاواز کە لە ئاسی زانکۆ پێشکەوتەکانی دەرەوە ئەنجام درا کرومانەوە پرۆپۆزەڵ کۆمپانیا گەڕاوین خەڵکی دەوڵەمەند گەڕاوین بەڵام لەبەرەوەی لە ئێمە تێناگە ناتوانێت سپۆنسەرەکەمان بەسەر بکە ڕەنگە گرنگ نەبێ بەلایەوە ئەگەر ئێمە بچین مەسەلەن حەفلەیەک ڕێک بخەین لەوانەیە سپۆنسەرماگەن بەڵام ئەگەر چالاکیی زانستی ڕێک بخەین بەداخەوە زۆر کەمە بۆ لانی دارایی زۆر باشە دانیا پێوە دەرفەتمان زۆر کەماوە دەمەوێت بە کورتی خات سۆماگە پامێکت ما بێ ڕاستیە ویستم ئاماژە بەوەش بم کە زانکۆکانی هەرێم بەگشتی خەریکە بە لایەنێکی زیاتر چۆن ئەڵێیت خوێندن و سێکتەری خوێندن و ینی بەگشتی خەریکە بۆچی بەکار ئەهێنرێت بە بازرگانیکردن واتە بۆ نمونە فڵان بەش خواستێکی زۆری لەسەر بێ لە پرابەرزەکرێتەوە و ینی خوێندکارێکی زۆر بە ڕووی تێ ئەکات چەند بەشێکی تر ئێمال ئەکرێت چەند شتێکی تر ئەمانە هەمویان نقطەن ئەبێت دەست بخرێتە سەری و ینی ئاگاداری بێ زۆر سپاس بۆ ڕێزکار گۆزان یاسین کارگەری ئەنجومەنی برە لە ناوەندی نوێبیر وەروەها خاتوو سۆما محەممەد ڕاستپێدراوی ناوەندی نوێبیر زۆر بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە سپاسانکەن زۆر بەخێر بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ هاوکارم دانیان نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە پرۆگرامی ڕۆی پامی ڕۆژیشمان بۆ کۆتایەنە بەخواتانە سپێرین تا پرۆگرامێکی تر خواتانە